کەسی بەهێز هەرەوە هێز و بازووی هەبێت هێز و بازوشمان پێویستە علمیشمان پێویستە پارەشمان پێویستە بە هەر عالم هەبێت کە بینایەکی وای نەبێت علمەکەی تێدا ڕابگەێنێت کەواتە ناتوان عالمیش علمەکەی ڕابگەێنێت بەبێ بینە بەبێ مەسرە بەبێ ئەوەی کە داهاتێک چێوی بتوانێت علمە ڕابگەێنێت کەواتە لە پێش علمەکە هەر داراییەکە پێویستە بۆ ڕاگەیاندنی علمەکە بۆیش لە حەدیثی فەرمی المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف ئیماندارێکی چست و چالاک و زیرەک باشتریشە و خۆشەویستتریشە لە ئیماندارێکی لاواز و زەعیف و دەستپانکەرەوە بۆ چونکە ئەگەر علم ناتوانین کۆ بکەیتەوە خۆتوانین پارە کۆ بکەیتەوە کە پارە ناتوانانی کۆ بکەیتەوە خۆتوانی هاریکاری ئەو کەسانە بکەیت کە لەو مەیدانەدانە هاریکاریان بکەیت ئیوا هەیە بەهێز و بازوو ئیشمان پێێتی ئیوا هەیە بە پارەکەی ئیوا هەیە بە زمانەکەی ئیوا هەیە بە قەڵەمەکەی هەر کەسە بە شتێک ئەتوانێت خزمەت بکە بەڵام باشترین خزمەت پارەیە بۆی کە بتوانین ئیدارەی مزگەوت بکەیت و ئیدارەی حکومەتێک بکەیت و وەزیرت هەبێ هەموو شتێکت هەبێ هەم حکومەتێک کەس نییە وەزیرێکی دارایی نەبێت کەواتە لەنێو مزگەوتە پێویستمان بە کەسێک کە لە ئیدارەی پارەیە هەڵسوڕانی پارە ئاگادار بێت بۆی کە ئەو پارێکە داهاتەکەیەتی خەرجەکانی چەندە و مەصرفەکانی چەندە بۆی کە بتوان ئیدارەی مزگەوتەکە بکات یان هەر ڕێکخراوێکە هەبێت هەموو بە پارە ئاکرێت کەواتە یەکەم شت ئەوەیە بۆ قیامەتی خۆمان پێویستمان هەیە بە بزانین چۆن پارە ئیدارا دێن دووەمی شت ئەوەیە کە ئێمە هێزی خۆمان لە دەست نەدەین کە هێزەکە پارەیە سێم شت ئەوەیە کە ئەو دەستەی کە لەسەرەوەیە یاد العولیایەکەیە تۆ چەند ناخۆشە پارە وەربگری بەڵام چەند خۆشە پارە بدەیت لە ڕووی عیزەتی نەفسەوە ئیسلام داوامان لێ کات ئێمە داوای هیچ شتێک لە کەسێک نەکەین هیچ شتێک نەکەین حتى ئەگەر پەرداخێکت پێویست بۆ خۆت بڕۆ پەرداخەکە بێنە بەوەی کە عیزەت و نەفست نەشێت داوا لە خەڵک بکەیت دا چنە بادا بچی داوای قەرز بکەیت بۆ کەمالیات داوای قەرز بکەیت لە بانقێکە بەڕیبا یاخود هەر شتێک لەو شتانە کە ناشەرعینە کە ئەو یەد العولیایە دەستەکەی سەرەوە ئەو چی ئەو منفەقەیە ئەو دەستەیە کە ئەبەخشێت دائیمەن ئەبەخشێت بەڵام ئەویت لە چییە سائیلەیە دەرۆزەکەرە ها ئیسلام داوامان لێ کات کە ئێمە سائیلە بین یا منفەقە بین منفقە بین بۆی کە ببەخشین ئەو هێزە بەچی دروستە بێت ئەو هەستانە بە پارە دروستە بێت کە پارەت گلداوە کۆت کردەوە بەبێ ڕەزیلی ئاگادار بن ئەبێ بێچێ لەو کەسانێک کە سوودت هەبێ بۆ کۆمەڵگا بۆ دەوروبەری خۆتە بە پیریشە خەڵک سوود لێ ببینێت نەک لە پیریە خەڵک خێرت پێ بکا و زەکاتت پێ بدە بۆ لە ئەنجامەوەی کە لە سەرەتادا بەرنامەیەکەدا نەڕۆشتە بۆی کە لە پیریە تۆ لە بەرهەمەکەی بخۆی لە ئیدارەدانی پارە کۆمەڵێک هەدەف ئەپێچی یەک لەو هەدەفانە کە ئەپێچی کە ڕەزامەندی خی گەورەیە دووەمیشت ئەتوو ئەبێ بە ئەوەندە ژیر بی دوور بنواری خۆ ئەگەر خی گەورە دەوامی عومر مامدە دامانە 80 ساڵ ژیان لە 80 ساڵ ئێمە پیرین لە 65 پیرین لە 70 پیرترە بین بارەکەمان لاسەنگە بێت ناتوانێت ئەوەندە ئیش بکەیت ناتوانێت ئەوەندە کار بکەیت ئەبێت تۆ لەو تەمەنی گەنجیتدا ئەوەندە کۆ بکەیەوە کە کاتێک بارەکەمان لار بوو ئەمە هاوسەنجی بکاتەوە ئەوە گەر لە پیریە وەکو تەمسیلەکانە بین کە باوکەکە دوو کوڕی هەیە و ئەوەندەی احترامیگرن کوڕەکانی نازیە کێشن بەس بۆی کە باوکە میراتەکەیان بداتێ ئەدەی کە باوکەکەیان خانووی نەبایە ئەو احترامی نابوو سەسەری خۆیان دانانە تو ئەمەمان لە بەردەمدایە وەی کە لە پیریشە احتراممان بگرن دەوروبەری خۆمانە پێویستمان بووە کە بارەکەمان لاسەنگ بوو بەو پارەی هاوسەنجی بکەینەوە ئەمە یەک ئەگەر نەگەین تەمەنی پیریش ئێ باشە خۆ نەخۆشیەکان نەخۆشی جەستەی لە بەردەمماندایە ئەو فەقراتمان دەمارێکی وەرگەڕا تا ناتوانانی کار بکەیت گەر تۆ لە کاتێک تەندروست باش بووی پیلانێکدا نەڕشت بێ کۆمەڵێک پارەت گل نەدابێتەوە پارەت بەگەڕ نەخست بێ بەلابەلا کە پێڵێن پاسیف ئاین کۆمن ئەو پارێکە لابەلا بۆ دێت ئەوەی کە پارێ بخۆت ئیشەکە پێڵن ئەکتیف بە چالاکی خۆت وەرەگری بەڵام پارێکت خستۆتە گەڕ بەوەی کە دوکانێکت بکرێتداوە خانۆکت بکرێتداوە یاخۆ لە پشکت کڕی و هەشت لەو شتانە بەگەڕ خستووە بەبێ مادووبوونی خۆ بۆت دێت کاتێک کە تووشی نەخۆشیەکە بیت ئەو پارێک نامینێت کە بە چالاکی خۆ دەستەکەوێت بەڵام ئەو پارێ بۆ دێت ئەو کاتە دەستە سڕ ناخی لە بەردەم مزگەوتەکانە ئەمەلیاتێکم لە بەردەمدای خێرم پێ بکەن بۆ چونکە تۆ حسابی خۆت کرد جا ئینسانی بیرکۆڵ و بیرتیژ لەوەوە دەرەکەوێت لە مەسەلەی ئیداردانی پارە